عملی ساڵحتان نەدۆڕێن وەکو دەستنوێش ئاگاتان لەم تەمەنە گەنجیەتان بێ عملتان ساڵح بێ. هەموو جار دەرم خۆشبەختەوەی بەشدارە لە میهرەبانی، چونکە لە میهرەبانی ئۆتۆماتیکی خێری زۆر دەکەینەوە و ئەگەر ئەمە خێریشمان کردیە و کاتیم ناو میهرەبانی ئیش دەکەین سوپاسی خی گەورە بکەین کەوا خی گەورە ئەو خەڵاتێ بێبەخشینە. یعنی ئازایەتی من نییە هیچ میهرەبانی، ئازایەتی کەس نییە. میهرەبانی دڵسۆزی و لێزانی